سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردەڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە، مانگرتنی ویدا ڕەبانی لە زیندانی شەهسەوار، بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئاعدام لە چەند شاری ئێران و سەپاندنی حکمی سێدارە بەسەر خوێندکارێکی دەست بەسەرکراوە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو. دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە ڕۆژی سێشەممە 21 ڕێبەندانی 1404 هەتاوی هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکرانی زانیاریەک لەبەردەستان نییە. بەپێ هەواڵی گەیشتوو ئەو شارۆمەندە بە ناوی ئەفشین حسین پەناهی لەلایەن هێزەکانی ئێدارەی سڵاتی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. جێگای ئاماژەیەکە سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستانیە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی چالاکێکی سنفی خەڵکی شاری سنە. بەپێی دوایین راپۆرسەکان عەبدوڵڵا خانی چالاکی سنفی خەڵکی شاری سنە سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 45 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو ڕێکەوتی ششی بەفرامباری ئەمساڵ لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەم هاوڵاتیە لە کاتێکدا دەست بەسەرکراوەکە پێویستی بەردەوامی بە دەرمان و پێڕاگەیشتنی پزیشکی هەیە، بەڵام هێزەمنیەکانی ڕژیم نەک تەنیا لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشیان کردووە، بەڵکو لە ژێر تونترین ئەشکەنجەکانیشدایە. ئازادی کاتی عەبدوڵڵا ڕەزایی لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕۆژی سێشەممە 21 ڕێبەندان عەبدوڵڵا ڕەزایی معەلیمی خانشینکرا و ئەندامی سەرۆکایەتی ئەنجومەنی سنفی معەلیمانی هەرسین پاش زیاتر لە 1 مانگ لە دەست بەسەرکران بەدانانی بارمتە و بە شێوازێکی کاتی ئازاد کرا. بەپێی راپۆرتی گەیشتوو هەناوبراو ڕۆژی پێنجشەممە 18 بەفرامباری ئەمساڵ هاوکات لەگەڵ دەستپێکردنی مانگرتنی گشتی لە شارەکانی کوردستان و ئێران و هەروەها پەرستاندنی ناڕزایەتیەکانی خەڵک لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئیسلاحاتی سوپای ڕژیم کرا. شانی باسا لە ساڵانی ڕابردوودا و چالاکوانە چەندین جاری دیکە لەلایەن دەستگای قەزای ڕژیم و هێزە ئەمنیەکانەوە گوشارخراوەتە سەری و تەنانەت دەست بەسەریش کراوە. مانگرتنی ویدا ڕەبانی لە زیندانی شەهسەوار بەپێی راپۆرسەکان ویدا ڕەبانی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ناوەندی شارستانی شەهسەوار سەر بە پارێزگای مازندەران دژ بە دوورخستنەوەی بۆ ئەو زیندانە مانی لە خواردن گرتووە. حەسەن ئەسەدی زەید ئابادی پارێزەری و بەندکراوە بە بڵاوکردنەوەی ڕاگەیاندنێک لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس ئاماژەی بەوە کردووە کە ناوبراو لە ڕێکەوتی هەفتەی ڕێبەندانەوە مانی لە خواردن گرتووە و دۆخی تەندروستی ناجێگیرە. شانی باسەکە و بەندکراوە ڕێکەوتی 11 ڕێبەندانی ئەمساڵ لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ناوەندی شارستانی شەهسەوار کرا. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕۆژی ڕابردوو بەندکراوانی ڕاگیراو لە 56 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەردەوامیان بە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارەدا. بەپێی هەواڵی گەیشتوو بەندکراوانی بەشداربووی و هەڵمەتە لە هەفتەی 170دا با بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە شەپۆلی نوێ لە سێدارەزانی بەندکراوانی سیاسی لە ئێران بەڕێوەیە و داوایان لە کۆمەڵگای نێودەوڵەتی کردکە دژ بە جنایەتەکانی کۆماری ئیسلامی هەڵوێستێکی تونتریان هەبێت. لە درێژەی بەیاننامەکەدا ئاماژەیان بەوە کردووەکە لە سێهەمین ساڵیە و هەڵمەتەدا خەبات و تێکۆشانیان بۆ زیندانەکانی دیکە لە ئێران پەرەپێدەدەن و بەردەوام دەبن لە مانگرتن و ناڕزایەتی دژ بە ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی.
کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە چەند شاری ئێران. بەپێی دوایین هەواڵەکان بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە چەندین شاری ئێران دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر زیندانیاندا کۆبوونەوە. بەپێو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون، بەشداربووانی کۆبوونەوەکان ئاماژەبەوە دەکەن کە کۆماری ئیسلامی بەمبەستی کپکردنی دەنگی ناڕزایەتی خەڵک و هەروەها گوشار بۆ سەر بنەماڵی بەندکراوان بە ڕێژێکی بەرچاو لە سێدارەزانی بەندکراوانی لە ئێران پەرەپێداوە و دەیەوێت جەماوەری خەڵک بەدیل بگرێت. لە درێژەی کۆبوونەوەکەدا بنەماڵەکان جەختیان لەسەر ئەوە کردەوەکە تا کاتی هەڵوەشانەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان، ئازادی دەستبەجێ هەموو زیندانیانی سیاسی و عەقیدەتی و هەروەها سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک کۆبوونەوەی و ناڕزایەتیەکانیان درێژە پێدەدەن. سەپاندنی حکمی سێجارە بەسەر خوێندکارێکی دەست بەسەرکراو لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو. بەپێی دوایین راپۆرتەکان، خوێندکارێکی دەست بەسەرکراو لە ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبار لە شاری تەورێز لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێجارێ بەسەردا سەپێنراوە. بە وتەی سەرچاوەگەدارەکان، ئەو هاوڵاتیە بە ناوی ئەحمەد ڕەزا ئەفشاری نەژاد، خوێندکاری زانکۆی هۆنەری تەورێز، ڕۆژی هەینی 19 بەفرامباری ئەمساڵ لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان بەمبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرەملێ ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. ناوبراو پاشان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی محاربە حکمی سێدارێ بەسەردا سەپێنراوە و هەروەها چالاکانی مافی مرۆڤ هۆشداریان داوەکە مەترسی نهێنی لە سێدارەدانی لارادایە. بەردەوامی گوشاری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرخوێندکاران لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا و پاش دەستپێکردنی ناڕزایەتیەکانی خەڵکی ستەملێکرا و دژ بە دەسەڵاتی جنایەتکاری کۆماری ئیسلامی، خوێندکارانی زانکۆکانی ئێران خراونەتە ژێر تونترین گوشارەکانی هێزە ئەمنیەکانەوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژەبەوە دەکەن کە بەتەنیا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا 7 خوێندکار بەناوەکانی سەعید عەلیزادە، عرفان عەرەبی، عەباس قەراگۆزلو، عەلی تاهێریکیە، سیروز ستارنەژاد، سەجاد مەحەممەدی و مەحەممەد ڕەزا قۆبادی لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە بێسەر و شوێن کراون و لە مافی دەسڕاگەشتن بە پارێزەریش بێ بەشکراون. ئەمە لە کاتێکدایەکە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا بە سەدان خوێندکاری دیکە لەلایەن ڕژیمەوە دەست بەسەر و تەنانەت هێشتا سەبارەت بە شوێنی ڕاگررتنی کۆمەڵێکی زۆریان زانیاریەک لەبەردەستانیە. دووە هەواڵ هێرشی گروپێکی چەکداری نەناسراو بۆ سەر هێزەکانی ڕژیم لە شارستانی خاش. بە پێی دوایین زانیاریەکان، هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی شەقامی خومینی شارستانی خاش لەلایەن گروپێکی چەکداری نەناسراوە کرانە ئامانج. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، لە هێرشەکەدا 3 ئەندامی پۆلیس لەو شارستانە کە یەکێکیان لە بەرپرسانی پلە بەرزە بەناوەکانی ئیمان شەهنەوازی، حسەین گوڵی و حسەین خەمبەر بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی خومینی شارستانی خاشکراون. شایانی باسە سەرچاوە خۆجەیەکان ئاماژەبەوە دەکەن کە دۆخی تەندروستی 2 کەس لە بریندارەکان ناجێگیرە و بەمبەستی ئەنجامدانی نەشتەرگەری لەژێر چاودێریدان. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.